ئێمە لە خوا بەزیاد بێ خۆمان لە بەرەو لە سەنگەری خەڵک و جەماوەری بەشخراودا بینیوەتەوە و لەگەڵ ئەوانەشدا کە چاویان لە خۆسەپاندن و چاویان لە زوڵم و ستەم بووە لەگەڵ ئەوانیشدا دەستەویەخە بووین بەڵام بە نەفەسی ئیمانی ئیسلامیەوە نەگوەکو هەندێک خەڵکی دی شتی ناشیرینمان لە خۆمان نەوەشاندوێتەوە و شەو تعبیری بێنەزاکەتمان لە خۆمان نەوەشاندوێتەوە بەڵام گوتومانە ئەوە ناحەقە ئەوە زوڵمە ئەوە ستەمە بۆیە زۆر جار گوتومانە هەرێمی کوردستان خێروبێری کەم نییە بەڵام بەداخەوە بە ئەمانەتەوە بەڕێوە ناچێ خێروبێری زۆرە بەڵام بەدەستی ئەمینەوە نییە چۆن دەبێ خەڵک وە 3 مانگ بچێ موشەی نەبێ ئەومە خێروبێر و واریداتی لە وڵاتەدا هەیە بۆکوێ دەچێت چی لێ دێ دەبێ بەرپرسان بێن بەڕوونی بە خەڵک ڕابگەێنن ئاوایە و ئاوایە و ئاوایە ئەگەر عوزرێکیان بەدەستەوە دەبێ بەرچاوی خەڵک ڕۆشنکەنەوە ئەگەران نیشانەی پرسیاریان لەسەرە جا ئێمە خاڵێکی دیکەمانەوە بۆ هەمیشە لە خەندەق و لە سەنگەر و لە بەرەی مەزڵومان و ستەم لێکراواندا بووین هەر واش دەبێ بمێنینەوە ئەوە ڕێبازی پێغەمبەرانە عەلەیهیموسەڵات وەسەلام